بەڵێ ئەمە زیانەکانی گیانی و مادی کەرتی غەزەیە بەهۆی بەردومانەکانی ئیسرائیلەوە کە بۆمباسکردن. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم میوانم هەیە. بەڕێز محەممەد فەتیانی گوتەبێژی مانگی سووری فەڵەستینی لە ڕامەڵاوە لەگەڵمە. بەڕێز محەممەدەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 پێمان بڵێ ئێستا دۆخی کەرتی غەزە چۆنە؟ صحيح الأوضاع في غزة بەڵێ بارودۆخی غەزە لە ڕووی مرۆییەوە لە کارەساتێکی ڕاستەقینەدا چەندین بگرە هەزاران بریندار هەن، هەزاران شەهید هەن، هەزارانی دیکەش ئاوارە بوونە. کەرتی تەندروستی و کەرتی فریاگوزاری بەدەست نەبوونی پێداویستی پێویستەوە دەناڵێنێت. نەخۆشخانەکان کێشەی کەمی پێداویستی پزیشکی و دەرمانیان هەیە. دەرمان لای ئێمە ئێستا دەست ناکەوێت. ئەمبولانسەکانمان سوتەمەنی پێویستیان نییە، ناتوانن ئەمبولانسەکان پەیوەندی بە یەکتریەوە بکەن. ئاوارەکان پێویستیان بە هاوکاری مرۆیی بەپەلەیە، پێویستیان بە خۆراکە، پێویستیان بە کەلوپەلی دیکەی مانەوەیە لە ئاو و لە پێداویستی دیکە. ژمارەیەکی زۆر لە خەڵکی بێسەر و شوێن هەن کە هێشتا لە ژێر دار و پەردووی خانوەکاندا ماون. ئێمە پێشبینی دەکەین ئەوانە گیانیان لە دەستدا بێت، بەڵام کەس هێشتا دەستی پێنەگەیشتون. ئاوی خواردنەوە، ئاوی تەندروست و ساغڵەم ئێستا لە نێو کەرتی غەزەدا دەست ناکەوێت، بەهۆی ئەوەوە خەڵک ئاوێکی پیس دەخواتەوە. لە هەمان کاتدا سوتەمەنی نییە و مەترسی نەمانی تەواوی سوتەمەنی هەیە. بەڵێ نازانم ئەگەر پەیوەندیت لەگەڵم مابێ. بەڵێ زۆر باشە. بەڕێز محەممەد تا ئێستا ئەو هاوکاریانی گەیشتووەتە کەرتی غەزە تا چەند ینی بەشی ئاوارەکانی کەرتی غەزە دەکات، یاخود ئێوە پێویستان بە چەند هاوکاری دیکە هەیە؟ صحيح بەڵێ ئەو هاوکاریانەی کە هاتوون بۆ کەرتی غەزە ئێستا ئەوەی تۆمار کراوە 24 بار هەڵگر تاکو ئێستا لا ئێمە تۆمار کردوونە پێداویستی پزیشکیان تێدا بووە. ئەم ژمارەیە بەڕاستی زۆر کەمە بە بەراورد لەگەڵ پێویستی غەزە و ئەوە غەزە پێویستی پێی هەیە بۆ ئەوەی لە بارودۆخی ئێستادا غەزە پێویستی بە هەموو زۆرە هاوکاریەکە بە زۆرترین قەبارە بۆ ئەوەی بتوانین کەرتی تەندروستی لە داڕمانی تەواو ڕزگار بکەین. پێویستیمان بە هەموو زۆرە پێداویستێکی پزیشکیە، پێویستیمان بە کەلوپەل و ئامێری پزیشکیە. ئەوەی کە ئێستا لە نێو غەزەدا هەیە بۆ ئەوەی ڕزگار بین لەوەی بواری ئەمبولانس و فریاگوزاری ڕزگار بکەین، پێویستمان بە سوتەمەنیە، پێویستمان بەوێ ئەمبولانسی نوێمان بۆ بێت، چونکە ئەو ئەمبولانسان ئێستا هەنیان وێران بوون یاخود لە کار کەوتون. لە ڕووی مرۆییەوە ئێمە پێویستمان بە هاریکاری زۆر هەیە لە ئاو، لە خۆراک، واروەها لە بابەتی دیکەش وەکو کەلوپەلی نووستن و خۆراک و بابەتی پاکوخاوێنی کەسیش بە هەمان شێوە. ئێستا ناکرێ بڕێکی دیاریکرا و دیاری بکەین بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕۆژانە بڵێن ئێمە لە بارودۆخێکی باش دەین. دۆخیان چۆنە؟ زیاتر لە 15,000 کەس بریندارن، چەند لەوانە منداڵن، چەندیان ژنن؟ ژمارەی برینداران لە کەرتی غەزە گەلێک زۆرە بە بەراورد بەوەی کە باز دەکرێت. توانای نەخۆشخانەکانیش بۆ لە خۆگرتنی برینداران زۆر کەمە، بەڵام لە هەمان کاتدا تیمی پزیشکی ئەو پەڕی توانای خۆیان بە سوپاسەوە خستۆتە گەڕ بۆ ئەوەی هەموو برینداران تیمار بکەین. لە پاڵ ئەوەشدا نەخۆشانی ئاسایی کە خەڵکی
ئاساین و بریندار نین هەر چارەسەر دەکرێن بەڵام ئەمەش نەشارینەوە کە ئەم ئەرکە جێبەجێ دەکەن ئەوان ترسیان لە ژیانی خۆیان هەیە چونکە بەردەوام هەڕەشەی چۆڵکردنی نەخۆشخانەکان دەکرێت 22 نەخۆشخانە داوای لێکراوە بەپەلا نەخۆشخانەکان چۆڵ بکەن لە نێویشیاندا نەخۆشخانەی مانگی سوور کە نەخۆشخانەی قودسی ناوە داوامان لێکراوە بەپەلا نەخۆشخانەکە چۆڵ بکەین ئەم نەخۆشخانەیە کە 400 بریندار و نەخۆشی تێدایە بەشێکیان لە چاودێری چڕدان لەسەر ئامێری هەناسەداندان لەژێر ئەوانە دەربهێنرن گیان لە دەست دەدەن ئەمە جگەلەوەی 200,000 ئاوارە لە دەوروبەری ئەو ناوچەیەن لە دەوروبەری نەخۆشخانەی مانگی سوور و هەروەها 100 کارمەندی خۆبەخشی نەخۆشخانەکەش لەوێدان بە بەردەوامی کار دەکەن ئەمە بۆ خۆی مەترسیەکی گەورەیە هۆکارێکە بۆ ئەوەی کاری تیمی پزیشکی سەختتر بکات لە پاڵ هەموو ئەمانەشدا ماوەی 17 ڕۆژە بە بەردەوامی بەبێ وەستان شەو ڕۆژ خەریکی کارکردنن بۆ ئەوەی خزمەتگوزاریە مرۆییەکانی خۆیان پێشکەش بکەن. بەڵێ لە مانگی سووری فەڵەستینی ئێوە هیچ قوربانیەکتان هەیە هیچ کەسێک لە ئەنجامانیەوە گیانی لەدەست داوە؟ بەڵێ هیلالی یاخود مانگی سووری فەڵەستینی 4 شەهیدی داوە تاکو ئێستا لە هاوڕێیانمان لە هاوکارانمان 15 کەسیشمان بریندار بوون لە کاتی جێبەجێکردنی ئەرکە مرۆییەکانیان لە کاتی ڕزگارکردنی بریندارانی کەرتی غەزا لە هەمان کاتدا چەندین ئەمبوڵانسی ئێمە بە تەواوی وێران کراون بۆردومان کراون. باشە وەکو کەرتی تەندروستی غەزا توانای چارەسەرکردنی ئەو هەموو ژمارە زۆرە لە بریندار و لە نەخۆشیان هەیە لەگەڵەوەی کە نەخۆشخانەکانیش بەشێکیان لە کارکەوتون و ناتوانن کار بکەن؟ بەڵێ ڕاستە کەرتی تەندروستی لە کەرتی غەزەدا ئێستا بە تەواوی گەمارۆ دراوە هەموو شتەکان لەدەست دەدا بەڵام هەموو توانای خۆخستۆتە گەڕبەوەی هاوکاری مرۆیی پێشکەش بە خەڵکی مەدەنی و بریندارانی شەڕی ئیسرائیل و حەماس بکات بەڵام ئەوە ناشارینەوە کە ژمارە بریندارەکان گەلێک زۆرە لە توانای کەرتی تەندروستی دانیە بەڵام لە پاڵ ئەوەشدا ئێمە متمانەمان بەوەیە کە ئەوان بە تەواوی ئەرکی خۆیان جێبەجێ دەکەن هەموو توانای خۆیان دەخەنە گەر بۆ ئەوەی هاوکاری و پێداویستی پزیشکی پێشکەش بە خەڵکی مەدەنی بێچەک بکەن. بەڕێز محەممەد هیچ زانیاریتان هەیە لەبارەی ئەوەی کەی کاروانی سێمی هاوکاریە مرۆییەکان دەگاتە کەرتی غەزا؟ تاکو ئەمڕۆ قافلەیەکی تریش هاتۆتە نێو غەزە 2 ڕۆژ پێشەشتە کاروانێکی تر هاتووە ئەمڕۆژ کاروانێکی دیکە هاتووە تاکو ئێستا زانیاری ڕوونمان نییە لەبارەی ئەوەی کەی دەگەن بەڵام ئێمە چاوەڕێی هاوکارانین لە مانگی سووری مسڕی کە هەماهەنگی دەکەن بۆ هێنانی هاوکاریەکان بۆ ئەوەی زانیاریمان پێ بدەن. هیوامان سەلامەتیتانە و زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بووی بەڕێز محەممەد فەتیانی گوتەبێژی مانگی سووری فەڵەستینی لە ڕامەڵاوە لەگەڵم بووی دەستخۆش.